ئەمڕۆ پرۆگرام تایبەتە بە پرۆسەی هەڵبژاردن. کورسات هەمیشە بینەرەکانی لە یاد ناکات لە هەر یاد و بۆنەیەکدا. بەرنامەی ئەو ڕۆژە تایبەتەکات بە ئەو بۆنەیە. پرۆسەی هەڵبژاردن پرۆسێکی گرنگە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بۆیە ئەمڕۆ بە گرنگمان زانیوەکە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵ تەواوی هاوکارانم و هاوکارم پەیوەند و هاوکارانی دیکەش منچکە پرۆگرامەکە بەردەوامی ئەبێت تایبەتکەین بە پرۆسەی هەڵبژاردن. پەیوەند سڵاو لێبێ. سڵاو لێبێ ڕۆندینجا ئەمڕۆ دەنگشمان نایەوە جارێ ئێمە دەنگشمان نایەوە لەبێت پرۆگرام فریان نەکەوتین، بەڵام لە دوێ پرۆگرام ڕاستەوخۆ ئەچین دەنگەکەمانین و هەروە ئەمڕۆ وەکو جێژنی شوایە بەس لە فاسۆلیا و قەیسی برنجەکەی کەم بۆ لەوەی کە ئامادەی بکەین. ئەوە نقلشمان هەبووە لە ستۆدیۆ پۆشاکی کوردیەوە لەبەرەوەی هەر بە قەولی ڕەوانشاد ڕۆحی شاد بێت سەرۆک مام جەلال وتی ئەمڕۆ جەژنی کوردیە، ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆ کورد، ڕۆژی یەکلایەکەرەوەیە. جوامی سڵاوی خۆم بگەێنم ڕەوەن ئەزیزانی ئێمە، جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت. هیوا ڕۆژێکی پرخێر و خۆشی و ئارامیتان بۆ خوازم. وەکەزانین کە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە، هەر لە بەیانەوە کە من لە ماڵ هاتمە دەرەوە هەستم بە تایبەتی ئەم ڕۆژە کرد لەوەی کە هەستت ئەکرد کە بۆنەیەکی تایبەتە، هەستە ئەکرد لەوەی کە جەژنە جموجۆڵێکی زۆر بەسەر شەقامەکانەوە دیار بوو. هیوادارم لەوەی کە پرۆسەی دەنگدان لە کاتژمێر 7 بەیانیەوە بەردەوامی دەبێت تا کاتژمێر 6 ئێوارە هەموو ئەوانەی تا کاتژمێر 6 ئێوارە بەردەوامی دەبێت، بەڵام تا کاتژمێر لە دوای ئەوەوە پرۆسی جیاکردنەوەی دەنگەکان ئەبێت. بەڵام گرنگە هەموو ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بەشداری لەم دەنگدانە بکەن، بە تایبەتی ئەوانەی کە یەکەم جاریانە لەوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئاماژەی بۆ کردووە. هەموو ئەوانەی کە لە دایکبووی ساڵی 2004 2005 2006 ئەم ساڵ بۆ یەکەم جاریان ئەبێت کە مافی دەنگدانیان ئەبێت کە ژمارەی ئەوانی 107,323 کەسە کە بۆ یەکەم جارە بەشداری لە پرۆسەی دەنگدانەکات. هیوادارم لەم مافە بێ بەش نەبن، ڕێژەیەکی زۆر زۆرە. هیواد ئەمانە هەر هەمووشیان کە کارتی دەنگدانیان وەرگرتوتە مافی دەنگدانیان هەیە. جاڕۆن پێم خۆشە سەرتا بە ئامارێک دەست پێ بکەم لەوەی کە چەند کەس مافی دەنگدانی هەیە بەگشتی لە هەرێمی کوردستان و لە شارەکاندا. 2,683,618 کەس مافی دەنگدانی هەیە لەوەی کە کارتی بایۆمەتری دەنگدانیشی وەرگرتوتەوە. لە هەولێر 933,115 کەس مافی دەنگدانی هەیە کە ڕێژەی کورسەکان لە شاری هەولێر 34 کورسیان، بەڵام 2 کورسی بۆ کۆتاکانە و 32 کورسی بۆ هەموو حیزب و لایەنەکانە. لە سلێمانی 1,087,073 کەس مافی دەنگدانی هەیە و 38 کورسی پەرلەمانی هەیە کە 2 کورسی بۆ کۆتاکانە، 36 کورسی بۆ هەموو حیزب و لایەنە سیاسەکانی دیکەیە. لە دهۆک 682,791 کەس مافی دەنگدانی هەیە و کارتی بایۆمەتری دەنگدانی وەرگرتوتەوە. لەوێ 25 کورسی پەرلەمانی هەیە، 1 کورسی بۆ کۆتاکانە و 24 کورسەکەی لەوێ بۆ هەموو حیزب و لایەنەکانی دیکەیە. بەجیا ئەم جارە شاری هەڵەبجە بە جیاوازی بەشداری لە هەڵبژاردن کردووەکو ئەزانین لەوەی کە ئەم جارە هەڵبژاردن بە شێوازێکی فرەبازنەی بەڕێوە ئەچێ هەروەکو جاری پێشوو کە هەڵبژاردننی ساڵی 2021 بوو، بەڵام جاری پێشوو هەڵەبجە لەسەر شاری سلێمانی بوو، هەردووکی بە بازنەیەک بوو بەیەکەوە، بەڵام ئەم جارە بازنەی هەڵەبجە جیاکراوەتەوە. 59,300 کەس لەوێ مافی دەنگدانیان هەیە و 3 کورسیش هەیە بۆ هەموو حیزب و لایەنەکان و بەکۆی گشتی کورسەکانی زیاتر لە 1195 کاندید پێشبڕکێ ئەکەن بۆ ئەوەی کە 100 کورسی پەرلەمانی بەدەست بهێنن. دەستە خۆش بێت پەیوەند وەک هاوکارم پەیوەند ئاماژەی پێکرد کە ئەمە وەکو جەژنێکە لە ڕوانگەی سەرۆک مام جەلالەوە پرۆسی هەڵبژاردن جگەلەوەی کەوکو جەژنێک وا بووە، بەڵکو هەم ئەرگ بووە هەم ماف بووە بۆ هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان. لە هەمان کاتا سەرۆک مام جەلال بە جۆش و خۆشێکی زۆرەوە بەردەوام لە ڕۆژی هەڵبژاردنە یەکەم کەس بووە کە چۆتە ئەو بنکەی کە دەنگی لێدا، چۆتە سەر سنووقەکانی دەنگدان. بێگومان با دڵێکی خۆش وەک لە ڤیدیۆکە بینیمان بە هەمان شێوە ئەوەی کە ئەم بەیانیش بینیمان بە هەمان شێوە یەکەم کەس بوو کە چووە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیدا. سەرۆک مام جەلال ڕەوانشاد سەرۆک مام جەلال بە جۆرێک جۆش و خرۆشی بۆ پرۆسەی هەڵبژاردن هەبووە کە بە تەندروستیکی ناجێگیریشەوە لە بەرواری 24/4/2014 ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە تەندروستێکی ناجێگیرەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا دەنگی خۆیدا کە بە جۆرێک بەردەوام باسی هەڵبژاردننی کردووە. گوتوەتی کە ئەمە وەکو بۆنەیە کە ئێمە پێویستە لەگەڵ تەواوی لیستەکانی تریشە ئەم ڕۆژە دەستلەملانی یەکبین و گردن ئازایی لێ بکەین جگە لە تەواوی جیاوازی بیر و بۆچوونەکانمان، جگە لەوەی کە لە
کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەر شتێکمان بەرامبەر یەک گوتبێ پێویستە لەم ڕۆژەیە ئێمە گردن ئازایی لێ بکەین و تەوقە لەگەڵ تەواوی براکانمانە بکەین لە هەر لیستێک بن و بیرکردنەوەیان بە هەر جۆرێک بێت. سەرپاشن جارەوە لەگەڵەوە شارلەوانەیە ئێمە زۆر کەسمان هەبێت لەوەی کە تا ئێستا خۆی یەکلایی نەکردبێتەوە لەوەی کە دەنگ با لەوانەیە ناڕازی بێت لەوانەیە زۆگلەیی هەبێت لەوانەیە لەم چەند ساڵەدا بارودۆخەکە وای لەکردبێت کە لە هەرێمی کوردستان چەندین بارودۆخی سیاسی خوڵقاوە لەوەی کە ئێستا بڕیار بات کە دەنگ نەدات بەڵام ئەگەر بێوێت گۆڕانکاری بکات ئەگەر بێوێت کۆتایی بەم شتانە بهێنێت لەوەی کە چەند ساڵێکە خەڵکی هەرێمی کوردستان پێوەی ئەناڵێنن پێویستە ئەمڕۆ بڕیار بات ئەمڕۆ بڕیاری ئەو بات کە بچێت دەنگ بات خۆی خێزانەکەی هەموو ئەو کەسانێک کە لە چواردە بۆی کە گۆڕانکاری دروست بێت ئێمە کاتێک کە باس لە گۆڕانکاریەکەین کە ئەمڕۆ مافی ئێمە بتوانین ئەم گۆڕانکاریە دروستکەین بەڵام لە دوێک کاژمە شەشی ئێوارەوە ئەو مافەمان نامێنێت لەوەی کە ئێمە بتوانین بە دەنگەکانمان ئێمە بتوانین گۆڕانکاریەک دروست بکەین ئێمە بتوانین هەموو ئەو شتانەی کە ناڕازیبووی کەنەوەی داهاتوومان لەم دۆخیانە ژین لەوەی کە ئێمە تیاژیاون یاخود ئەوانەی پێش ئێمە تیاژیاون ئەمە کە ئێستا ئێمە لەسەرمانە تەنها دەنگدانێکە لەوەی کە نیو کاتژمێر ئامادە بکەین نیو کاتژمێر لە ژیانی خۆمان لە ئەمڕۆیە تەرخام بکەین بۆی کە بچین دەنگ بین بۆی کە بتوانین کەس بینێ ئەگەر گلەیەکیشمان هەبوو بڵێن بڵێ ئێمەش دەنگمانداوە مافی خۆمانە لەوەی کە ئەو گلەیەمان هەبێ مافی خۆمانە لە هەموو ئەو کارانی کە پێشتر خراپبوو ئەبێت ئێستا چارەسەر بکرێت و گۆڕانکاری بەسەرا بێت. بەڵێ ئەگەر بەراورد بکەین بە ڕێژەی دەنگدان ئەمڕۆ جارێ ڕێژەی دەنگدان نازانین بە هۆکاریەوەی کە سەرەتای دەستپێکی پرۆسەکەیە تاکو ئێوارە و کاتە ڕێژەی دەنگدان جێ ئاکرێتەوە ئەزانڕێکە چەند کەس لەوەی کە مافی دەنگدانی هەبووە لەو ئاماری کە هاوکارم پەیوەند باسی کرد چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و ڕویان کڕۆتە بنکەکانی دەنگدان بەڵام بەراوردێکەکەین بە ڕێژەی دەنگدان بۆ هێزە ئەمنیەکان لە نێوان ساڵانی 2013 کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا لە ساڵی 2013 و لە ساڵی 2010 و بۆ ئەم ساڵیش کە 2024 لە ساڵی 2013 154,050 کەس دەنگدەر هەبووە ئەوەنە کەس مافی دەنگدانی هەبووە کە 144,433 کەس بەشداری کردووە لە هێزە ئەمنیەکان بێگومان باسی ئەوەکەم لە ساڵی 2010 ئامارەکە بەرز بۆتەوە 170,469 دەنگدەری هێزە ئەمنیەکان مافی دەنگدانی هەبووە و لەو ڕێژەیە 154,314 کەس چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگیان داوە لە ساڵی 2024 کە ئامارەکە زۆر بەرز بۆتەوە 215,960 کەس مافی دەنگدانی هەبوو کە لە 48 کاتژمێری ڕابردووە دەنگدانی هێزە تایبەتەکان بەڕێوە چوو لە 215,960 کەس کە ناویان هەبووە و مافی ئەویان هەبووە دەنگبان لەو ڕێژەیە 208,521 کەس لە هێزە ئەمنیەکان چونەتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگیان داوە ئەگەر بەراورد بکەین بە ڕێژەیی لە ساڵی 2013 لە 93.8 کەس لە هێزە ئەمنیەکان چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگیان داوە ئەو ئامارە بۆ ساڵی 2018 دابەزیوە بۆتە لە 191.69 کە ئەمە جابەزینی ئامارەکەیە بۆ هێزە ئەمنیەکان کە دەنگیان داوە بۆ ساڵی 2024 بە خۆشحاڵیەوە کە ڕێژەیەکی زۆر خەڵک ڕێژەیەکی زۆری هێزە ئەمنیەکان بەشداری پرۆسەی دەنگدانیان کردووە ئەمە ئەوە سەلمێنێت کە خەڵکێکی زۆر بەتایبەت لە ساڵی 2024 بە گرنگیەوە لە پرۆسەی هەڵبژاردن ئەڕوانن و بە دڵخۆشیەوە بە جۆش و خڕۆشەوە ڕووەکەنە سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان ئەدان ئامارەکە لە ساڵی 2024 بەرز بووەتەوە بۆ لە 198 کە ئەمە ئامارێکی زۆر دڵخۆشکەرە و هیوادارین ئامارە هەر بۆ بەرزێ بمێنێتەوە بۆ ئەم ڕۆژ کە دەنگدانی گشتیە. اینجا ئێمە کە باس لە چەمکی هەڵبژاردنەکەین دیموکراسیترین چەمکە لەوەی کە لە سیاسەتدا پەیڕەو ئەکرێت بەڵام کاتێککە باسی ئەم چەمکە ئەەکەین ئێمە چەمکی هەڵبژاردن تەنها ئەوەنێک کە لایەنێک بکرێتەوەوانێت تەنها بڵێن لایەنی ئابووری یاخود لایەنی سیاسەکەیە بەڵکو هەموو لایەنەکانی ژیان هەموو ئەو کاندیدانێک کە ئەچنە پەرلەمانەوە هەرێکان بەپێی پسپۆڕیە جیاوازەکان ئەچنە پەرلەمانەوە جا لایەنە هونەریەکەش و هەموو لایەنەکان کە بۆ خۆی گرنگی خۆی هەیە هەر بۆیە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت لەم پرۆگرامە تایبەتماندا کە تایبەتە با ڕۆماڵکردنی پرۆسەی هەڵبژاردن ئەمانەوێت گفتگۆ لەگەڵ کۆمەڵە هونەرمەندێکی شاب بکەین بزانین چۆن ئەتوان ئەم هونەرمەندانش ئەگە بچنە پەرلەمان و لەبەر ئەوەی کاتێکەمە باس لە پەرلەمانەکەین لایەنە ڕۆشنبیریەکەشی گرنگە لەوەی کە بتوانین چەندین چەمکی ڕۆشنبیری بخەینە نێو کایەوە ئێمە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نیاز نووری نەقیبی سەندیگای هونەرمەندانی کوردستان و مامۆستا ڕۆژگار کەمال سەرۆکی سەندیگای هونەرمەندانی سلێمانیمان کردو بە خۆشحاڵیەوە ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەن فەرموون.
مامۆستاجان سڵاوتان لێبێ بەخێر بێن بەیانیتان باش بەخێر بێن بەخێر بێن بەیانیتان باش فەرموو ئەتوانین بڵێن وەکو جەژنێکی کوردی وایە یان بڵێن جەژنیشتان پیرۆز بێنی ڕۆژێکی تایبەتە بێگومانە هەر پیادەکردنی مافێکی هاوڵاتی یاخود مرۆڤ جەژنە بۆ خۆی ینی ئەم کارە هەر لە دەنگدانە ڕنگ ناداتەوە بەڵکو مرۆڤ هەر کاتێک کە هەستی کرد کە مافێکی خۆی پیاداکە لە ژیانە لە راسیا لە هەر کایەکی ژیانە بۆ خۆی بێتە جۆرێک لە جەژن زۆر باشە ئێمە کە باس لە هەڵبژاردنەکەی لە سەرتاشە ئاماژەم بۆەوە کرد لەوانەیە کۆمەڵە کەسێک وا بزانن تەنها باس لە لایەنە سیاسەکەیەکەین بەڵام ئەم هەڵبژاردنە تاچەند بۆ لایەنە هونەریەکەشی گرنگە بۆ لایەنە ڕۆشنبیریەکەشی گرنگە لەوەی کە ئێمە هونەرمەندانیشمان هانی خەڵک بن لەوەی کە ئەمڕۆ بچنە سەر سنووقەکانی دەنگدان و ئەو مافەی کە هەیەە بە دەنگدانەکە دەستەبەری بکەن لە هەر پێنج خولی پێشووی پەرلەمانە هونەرمەند بوونی هەبووە لە لیستە جیاوازەکانی براوە لە ناو پەرلەمانی کوردستانە بەڵام بەداخەوە لە هەر پێنج خولی پێشووی پەرلەمانە کەمترین ئیش بۆ بواری هونەری کراوە لە ڕووی یاساییەوە تەنها یاسایە کە لە پەرلەمانە دەرچوو بێ یاسای مافی دانەر و مافاوسەکانێتی لە ساڵی 2012 کە بە یاسای ژمارە 7 ناسراوە بۆیە زۆر گرنگی بە داڕشتنی یاساکانی بواری هونەر لە هەرێمی کوردستانە نەدراوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پلان و استراتیجی حیزبەکان و لیستەکانی کە چونەتە پەرلەمانی کوردستانەوە زیاتر کاریان لەسەر پرۆژە یاسا سیاسیەکان کۆمەڵایەتیەکان ئەو یاسانی کە زیاتر بۆ ڕێخستنی کاروباری ڕۆژانی خەڵک و خزمەتکردی خەڵک پیان باش بووە بۆیە ئێمە دایمە گلەیمانە بۆکو هونەرمەندان کە ئەگەرچی هونەرمەندیش لە لیستەکانی براوی پەرلەمانە هەبوون بەڵام دایمە گلەیمان لەوە بۆ کە نەتوانراوە یاساکانی کە تایبەتن بە ڕێخستنی کاری هونەری لە هەرێمی کوردستان و دابینکردنی ژیان و برژێوی هونەرمەندان بە تایبەتی یاسای سندوقی خارەنشینی هونەرمەندان کەەوە ماوەی 20 ساڵ زیاترە ئەچێتە پەرلەمان و بەڵام ناگاتە شوێنی مەبەستی خۆی هیوادارین کە ئەم خولەی پەرلەمان لە خولی شەشە گرنگی بەو یاسایانە بدرێەوە ئێمە دوو بۆ سێ یاسای زۆر گرنگمان پێشنیار کردووە کە پرۆژه یاسا بوون و چوونەتە پەرلەمان کاری لە سەرکرد یەک لەوانە پرۆژه یاسای سندوقی خارەنشینی هونەرمەندانە کە دەستەبەرکردنی ژیانێکی شایستە بۆ هونەرمەندانێک کە هیچ موچە و خارەنشینی و هیچ بژێوێکی ژیانیان نییە کام یاسای لە ڕووی معنەویەوە زیاتر بۆ هونەرمەندان گرنگە وەک لەوەی لە ڕووی مادیەوە بێ لەبەرەوەی ئەو یاسای لەوانەیە کۆمەڵی هونەرمەندی کەم بگرێتەوە بەڵام لە ڕۆمانەیەکە زۆر بەهێزە دووەم ئێمە یاسایەکمان ئەوێ بۆ ڕێخستنی کاری هونەری لە هەرێمی کوردستانە بەڕاستی لە هەموو دنیادا کە کاری هونەریەک یاسای تایبەتی خۆیە بێ گوارم یاسای کارا بێ لەگەڵ یاسای کاری گشتیا تعارض نەکا بەریەک نەکەیە یعنی و سێمیشان ساڵانێکی زۆرە باز لەواکەین کە یاسایە کە بێ بۆ کاری سینەمایی و پراکتیکردنی کاری سینەما لە هەرێمی کوردستانە چۆن بتوانین سوود لە بواری سینەما وەربگرین لە ڕۆ هونەریەکەی و بۆ خزمەتکردنی ڕۆ سیاسەکە و دۆزە سیاسەکەی کورد دەست خۆش مامۆستا دکتۆر سڵاوت لێ بێبیانیت باش دووبارەشتان لێ پیرۆز بێت بەڕێستان و سەرۆکی سەندیکای هونەرمەندانی سلێمانی چۆن باز لە گرنگی ئەم ڕۆژە لە ڕاستیا هەڵبەتە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە دەرفەتێکی باشە ڕۆژێکی مێژوویە بۆ سەرجەم چین و توێژەکان لەو نێوەندە هەڵبەتە سەرجەم هونەرمەندان لە هەموو بوارەکانە ئەگەر شانۆکار بێ سینەماکار بێ میزیسیان بێ و شێوەکاران بێ ئێمە بە گرنگی زین بە باش زین کە لە ڕۆژێکی ئاوایە بەشدارن هەرچە ناتوانم بڵێم بەش بە حاڵی خۆم بەر زیاتر لە مانگێکیشیانی لە ناو سەرجەم فێرگە هونەرەکانە دایرەکانە هەتا بەشێک لە پەروەردە ناو زانکۆیە کە لەگەڵ هاوڕیان و لەگەڵ هونەرمەندانە لەسەر خەدوم بۆی کە هانیان بەم ترجیا من بۆی کە بەشدار بن بەڕاستی لەم پرۆسیاش کۆم پرۆسیشی گرنگە بۆی کە ئێمە وا بکەین ئەو نادادی کە لە شوێنێکا هەیە و لە شوێنێکتر بە جۆرێکی تر ئەو ناکسانی لە شوێنێک بەش جۆرەکە و لە شوێنێکتر بە جۆرێکی ترە ئەمانە چارەسەر کرێ وا بکرێت کە شکۆ و ڕێز بگەڕێتەوانێ بۆ هونەرمەندان بۆ مامۆستایان بۆ فەرمانبەران بۆ موچەخۆران کە بۆ ئێمە بەڕاستی ئەمە گرنگە هەڵبەتە ئێمە ئەو ئەزمموی 10 ساڵی ڕابردوومان بینی کە لە ناو پەرلەمانە ببووە گەمەی سیاسی کە ئێمە هەمووانە زانین کە پەرلەمان جێگەی یاسادانانە پەرلەمان جێگەی چاودێری کردنە بەسەر گەندەڵیەوە بەداخەوە شێوازەکەی گۆڕاب و تاوای لێ هاو کە ئەتوانم بڵم لە کار خرا کە ئەمە خۆی دەستکەوت نییە لە کارخستن بەڕاستی ئەمە خۆی تاوانە
بۆیە من پێم وایە کە بە هەمومان پاڵپش بین هاوکار بین بۆی کە بتوانین کە خەڵکی باش خەڵکی باشبوون خەڵکی چالاک چاک بەتوانە ڕۆشنبیر خەڵکی ئەکادمی ئەمانە ببنە نوێنەرانی ئێمە و بچنە ئەو نێوەندە ئەو سێکتەرە گرنگەوانێ و لە داهاتووشا کار لەسەر خەڵکی بە ئەزمون هەوڵەکەم ڕنگدانەوانەوە بەبێ بەکاربن زۆر باشە بەداوای لێبوونەوە دکتۆر مایکەکە و کێشەیەکی تا هەیە تا چاک ئەکرێت ئەچینەوە بەلای مامۆستا نیاز ببوورە مامۆستا نیاز ئێمە هەمیشە لەوەی کە هونەرمەندەکان کاتێک کە بانگەشتمان کردن بۆ پرۆگرامەکەی خۆشمان هەمیشە ئاماژیان بۆ کردو لەوەی کە ناتوانن لە ڕێی هونەرەوە بژێوی ژیانیان دابین بکەن لەبەرەوەی کە لە کۆمەڵە یاسایەک نێ بۆ لەوەی کە هونەرمەندان لەواتی بێ بەشکرا بێتن لە زەبەی مافەکانێک و بەڕێزیشت ئاماژت پێکرد لە سەرەتایە بەڵام تا چەند گرنگە لەوەی کە ئەمڕۆ هونەرمەندان بەورێکی زۆر بەرزەوە بچن دەنگ بن بۆ ئەوەی لە پەرلەمانە هەموو ئەوانەی کە پسپۆرەکان لە بواری هونەریایە ببنە ڕێنماییکارێک ببنە دەنگی ئەوان لە پەرلەمانە بۆی کە بتوان هەموو ئەو یاسانەی کە هەیە بۆ هونەرمەندانیش جێبەجێ بکرێت ناکرێت ئێمە هونەرمەندانمان ناخۆشترین ژیانیان هەیە لە هەرێمی کوردستانە دایم بڵێن بەشێکی زۆریان هەمویان نا بەڵێ دەنگدان بە خۆتان نەزان مافێکی دەستوری هەموو تاچێکە لە هەرێمی کوردستانەوە لە هەموو دنیاکە ئەوە بکە ئەوەی کە گرنگە ئێمە چۆن لە بوارە هونەرەکە بووینەتە پێشەنگ بۆ خەڵکانی پێش خۆمان شوێن بووینەتە نمونەیەکی باڵای جوان زۆر خەڵک چاومان لێکا لە زۆربەی بوارەکانی دیکە زۆربەی هونەرمەندانی ئێمە کە لە شوێنەکانە دەرەکەون خەڵک وەکو نمونەیەکی باڵا سەیریانەکەوە ڕفتارەکانیان دووبارە کاتەوە قسەکانیان دووبارە کاتەوە خەندە و پێکەنین و خۆشی ئەبەخشن بە خەڵک هیوادارم لەم پرۆسی دەنگانە شا ببنە نمونەیەکی باڵا خەڵکێکی پێشەنگ بن و هەم خۆیان بچنە پرۆسی دەنگانەوە و هەم خەڵکیش هەان بدەن بۆ ئەوەی مافی دەستوری خۆیان بەکاربێنن جا ئەو مافە بە ئازادانە بەکاری بێنن چ کەسێک و چ لایەنێک و چ لیستێکیان پێ باشە دەنگ بدەن گرنگ ئەوەی بچنە پرۆسی دەنگدانەوە ینی گرنگەکە یەکەم ئەوەیە کە بەشداری دەنگدان بکەن بەڕاستی و کارێکی زۆر زۆر گرنگەوەی و ئێمە هونەرمەندان خەڵک هاان بدەین و داوا لە خەڵکین کە بەشداری ئەم پرۆسێ بکەن و بەشەکەی کە ئازادی هەڵبژاردننی کاندید و لیستەکەی ئەو بەجێبێڵین بۆ خەڵمەستا پێ دوایە ئەمە پرۆسێکی سیاسی بێت ڕەنگە ئێستا کەسانێک بینەری پرۆگرامەکەی ئەمە من ئەم پرۆسێکی سیاسی ئەمە پەرلەمانتاری لایەنی سیاسیەکان قەوارە سیاسیەکان ئەچنە پەرلەمانەوەکەی ئیشی ئەمەیە ئەمە پرۆسێکی سیاسی ئەمە پرۆسێکی دەستوری دیموکراتیە هەڵبژاردن تۆ نوێنەرایەتی خۆت هەڵبژێری بۆ گرنگترین دەستگای دەستوری و مؤسسەی دەستوری لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەگەر تۆ بەشداری کارات نەبێ و ڕۆڵت نەبێ و دەنگت نەبێ و تۆ بە شێوازێکی ئەکتیڤانە بەشداری ئەم پرۆسێت نەکردبێ دوجار ناتوانانی تەنها داوای مافی خۆت لەو نوێنەران بگەی کاچێتە پەرلەمان ئەمە بەشی یەکەمە دووەم دەنگی تۆ دیاری ئەکاچێتێتە پەرلەمان ئەگەر تۆ پێ دوابێ یەک دەنگ کاریگەری لە پرۆسەی دەنگدان ناکە ئەوە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە تەنها یەک دەنگ کاریگەری خۆی هەیە لە کات و سات و شوێنی خۆیان زۆر جار بە یەک دەنگ یەکلاکەرەوە کورسێک زیادە بێ یاخود کورسێک کەمە بێ بە دەنگێک زیاد یا کەم نوێنەرێکی کە تۆ بە شایستەی پەرلەمانی ئەزانی لەوانەیە چانسی ئەوە لە دەست با کە بێت ئەندامی پەرلەمان زۆر لە کاندیدەکانی کە لە لیستەکانە هەن ئێمە ئومێدی ئەوان لێ خوازین کە بچنە پەرلەمان ببنە ئەندامیی کارای پەرلەمان نەبنە ئەندامی کارای حیزبەکانیان لە پەرلەمان خۆی ئەمە گرنگەکە لەوایە ئێمە ئەبێ جیاوازەکە لەوە بێ هاندانەکەمان بۆ ئەوەی بێ ڕاستە ئێستا کاندیدی لیستێکی سیاسی یا خود حیزبێکی سیاسیە گرنگ ئەوەیە متمانە بدەین بەو خەڵکانی کە ئەچنە پەرلەمان ئیتر بەرجی حیزبەتی و سیاست لە خۆیانەکەونەوە ئەبنە ئەندامی پەرلەمان ئەبنە نوێنەری هەموو خەڵک نابێتە نوێنەری حیزبێک یا گروپێک یا شارێک یا ناوچەیەک یعنی ئەبێ ئەمە لە مێشتی خۆیان بێن نەدەرەوە دواتر ئەبن بە نوێنەری هەموو خەڵک نابێت ئەگەر پرۆژەیەک هاتە پەرلەمان یا پرۆسەیەکی لەگەڵا باسکی بڵێ وڵا خۆ من نوێنەری سلەیمانی نیمتر بۆ حەقم نیا من نوێنەری هەولێر نیم یا نوێنەری دووەک نیم یا هەڵەبجە ئەبێ ئەوان ئەوە بزانن بۆیە دەنگی خەڵک تەنها دەنگێک یەکلایەکەرەوە بێت لە سەرخستنی کەسانی شایستە و کەسانێک کە بتوانن لە ناو پەرلەمانە ڕۆڵێکی کارا ببینن بەڕاستی زۆر گرنگە کاندیدەکانی ئێمە بە بێدەنگی و سیرکردن هیچە گۆڕێت هیچ ناگۆڕێت من هەردابنیشم سیر بکەم قەزا و قەدەر هیچ شتێکت بۆ ناگۆڕێ بێت تۆ خۆت بەشداربی لە گۆڕانکاری چەند گلەیمان هەیە چەند ڕەخنەمان هەیە لە خولەکانی پێشووی پەرلەمان لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لە پرۆسی حکومڕانی تۆ ئەگەر دەنگ نەدەیت و بەشدارینەکەی گۆڕانکاری دروست نابێت ئەگەر تۆ ئومێدت نەبێ بە داهاتوو بە دوا ڕۆژ ئەگەر وابزانی
هەموو ڕۆژەکانی داهاتووە ڕۆژەکانی ڕابردووە ئەمە بێئومیدیەک بۆ خۆت دروستەکەی بێتاقەتێک بۆ خۆت دروستەکەی وە کاریگەریەکی نەرێنیت لەسەر دەوروبەرەکە و کۆمەلگاکە دەبێت بەڵام ئەوێت تۆ دایمە هیوا و ئاواتت هەبێ و دایمە گەشببین بۆی کە سبەینێ لەمڕۆ باشترە بێ ئەم ڕۆژەی کەمڕۆ دەستمان پێ کردووە وەکو دوێنێنی ئەمڕۆ پرۆسێکی دەنگدان و هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەڕێوەیە کەواتە ئەمڕۆ ئەتوانێت گۆڕانکاریەک دروست بکە لە چاو دوێنەیە بۆیە تو ئەگەر بەشدار نەبی لەم پرۆسەیە ئەگەر لە ماڵەوە دابنیشی و هەرچی بڵێ من حەقم چێ بەسەرەوە خۆ ئەمە هەر سبەینە ئەم فلان و فلان دەرەچێتەوە خۆمە هەر عینەن دەم و چاویێتەوە پێشەوە ئەبێت تۆ بوو هیوا و ئاوات و ئومێدەوە بیر لە ئایندە نەکەیتەوە چکەگەر مرۆڤ هیوای نەبێەوە بڕای بە ئایندێکی گەشت و سبەینێ نەبێ بێت چۆن نتوانانی دەستەخە بەڕاستی پێتان وایە ئەم جارە جیاوازترێکە پرۆسی هەڵبژاردن و پێتان وایە سبەی باشترە بێ لەمڕۆ پرۆسەی هەڵبژاردننی کابینی 6 و بانگەشەکەی شێوازێکی زۆر جیاوازی بەخۆیەوە بینیوە و گەرم و گوڕێک و ڕکابەرێکی زۆر جیاوازتری لە خولەکانی پێشوو بەخۆیەوە بینیوە من قەنەعەتم وایە کە تەنانەت ئەو حیزب و لیستانی کە پێشتر لە خولی یەکەمەوە تا خولی پێنجەم لە پەرلەمانی کوردستان بوون لە خولی شەشەم کەچە پەرلەمانی کوردستان ئەبێت جۆرێککە ڕەفتارکەن جۆرێککە بیرکەنەوە جۆرێککە بیر لە خزمەتکردی خەڵک بکەنەوە جۆرێککە بیر لە داڕشتنی ئەو یاسایانە بکەنەوە کە زیاتر خزمەتی خەڵکەکە و بە فعلی چاودێری کاروبارەکانی حکوومەت چکە خۆتان نەزانن پەرلەمان دوو ئەرکی گرنگی هەیە دکتۆر ڕۆژگار ئاماژەی پێدا یەکیان داڕشتنی یاسایە دووەمیان چاودێریکردنی کاروباری حکوومەت و ئەدای حکوومەتە بەڕاستی ئەوە لایەنە هەرە لاوازەکەی خولەکانی پێشووی پەرلەمان بوو کە نەمان بینی پەرلەمان نەیتوانی وەکو پێویست چاودێری و لێپرسنەوە لە کاروبارەکانی حکوومەت بکە کە ئەمە ئەرکێکی ئەساسی پەرلەمانی هیوادارم کابینەی 6 بتوانێت ئەوەندە کارابێ کە ئەو ئەرکەی خۆی جێبەجێ بکات لە ڕێی ئەوەشەوە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان زیاتر لە بەردەم بەرپرسیارەتیا بێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان زۆر باشە لەوانەیە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمێک لە پرۆسی سیاسی گلەیان هەیە کەمێک لە پرۆسی سیاسی بێزار بوو بێتن ئەکرێ بڵێن لەوەی کە ئێمە کەسایەتی هونەرمەندی زۆر بەناوبانگمان هەیە و زۆر خۆشەویستن لە ناو خەڵکە لەوانەیە پەیامێکی ئەوان ئەگەر خەڵک زیاتر بە هەندی وەربگرێت لە چاو پەیامێکە کەسێکی سیاسی دەری ئەکات ئەمڕۆ ئەبێ هونەرمەندانمان پەیامیان چۆ بێ ئێمە زۆر بینیمان لە سۆشیال میدیا هەندێک لە هونەرمەندەکانمان بە نێگەتیڤیانە بە نێرێنیانە باسییان لەوە کردەوەی کە خەڵکیان سار دەکردەوە لەوەی کە بەشداری لە پرۆسەی دەنگداندا بکەن کە ئەمڕۆ بەڕێوە ئەچێت ئەکرێ ئەمڕۆ پەیامی هونەرمەندان کەمێک جیاوازتر بێت وابێت لەوەی کە زیاتر هانی خەڵک بن لەوەی کە بچە سەر سنووقەکانی دەنگدان وەکو وتم هاوڵاتیان زیاتر لەوانەیە گوێ لە پەیامێکی هونەرمەندێک بگرن کە خۆشەویستە لایەن و هونەرمەندێکی گەورەیە لایەن ئەم بەیانێک ئێمە هاتوونەتە ئێرەوە نەبێ نیگەرانەکانی ئێمە لە نیگەرانەکانی هەر هاوڵاتێکی یاسایی ئەم کوردستانە کەمتر بێ ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە من حەزەکەم خەڵک ئەوە باش بزانێ کە ئێمە باز لە پرۆسی دەنگدان و هاندانی خەڵکەکەین بۆ پرۆسی دەنگدان بەمانای ئەوە نیە کە ئێمە لە سیستمی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەم هەرێمی کوردستانە زۆر ڕازین و ئەمانەی قەنەعەت بە خەڵکێک بکەین کە بچێت ئەم پرۆسەیە یاخود ئەم ئەزمونەی کامانە وەک خۆی دووبارە بێتەوە نەخێر ئێمە بەشێکی لەم کۆمەلگایە و ئەو نەهامەتی و کێشانی کە لە کۆمەلگای کوردەواریە هەیە بەسەر ئێمە شاهاتوە بەڵام ئێمە جیاوازتر بیرەکەینەوە لە خەڵکی ئاسایی و جیاوازتر ئەڕوانین لە دوا ڕۆژ لە سبەینێ بۆیە زۆر گرنگە هونەرمەندانی ئێمە بە تایبەتی هونەرمەندانی کە لە ناو خەڵکە هەواداری زۆریان هەیە بە تایبەتی هونەرمەندەکانی بواری شانۆ دراما هونەرمەندەکانی گۆرانی بێژەکان بەڕاستیەوان زیاتر خەڵکێکی زۆر متابعەیانەکانی بە حکمی شێوازی جۆری هونەرەکەیان هەواداری زۆریانێ من هیوادارم هەمویان لە سۆشیال میدیا لە شوێنەکانی خۆیان و لە پەیجەکانیانەوە پەیامی ئەو بۆ خەڵک بڵاوکەنەوە کە خەڵک هان بدەن بەشداری ئەم پرۆسەیە بکەوە مافی خۆی بەکار بێنێ کە مافێکی دەستوریە لە بابەتی دەنگداندا اینجا وەکووتمان لایەنەکەی کیان ئازادیە خەڵک دەنگ بە کێدا و چ لیست و بە چه کاندیدەگەدا با خەڵک ئازاد بێ هیوادارم ئەو کاندیدانە بچنە پەرلەمان کە بتوانن نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکەن و بتوانن نوێنەرایەتی سەرجەم چین و توێژەکانی کوردستان بکەن بەڕاستی پەرلەمان هەمووی پڕ بێ لە دکتۆر نابێت هەمووی ئەندازیار بێ نابێ هەمووی یاسایی بێ نابێ هەمووی خەڵکی هونەرمەند بێ نابێ و زۆر کەس قسەی کردو کاڵێ هونەرمەند ئیشی چییە هونەرمەند چیەکە لە پەرلەمان من زۆر پێچەوانەی ئەو بیرروڕایەنە
بیرەکەمەوە ناو پەرلەمانی کوردستان دەبێت نوێنراتی سەرجەم چین و توێژەکانی تیابێ لە ناو هونەرمەندا خەڵکی ئەکادمی خەڵکی خاوەن بڕوانامە خەڵکی ڕۆشنبیر خەڵکی ئازبەرزمان هەیە کە دەتوانێت لە داڕشتنی پرۆژه یاساکانە ڕۆڵی کاریگەر و کارای هەبێ و زۆر خەڵکمان هەیە لە غەیری هونەرمەند خەڵکمان هەیە لەوانەیە ئاستی خوێندەواری زۆر باڵا نەبێ یاخود دەرچوی پەیمانگا و زانکۆ و خوێندی باڵای نەبێ بەڵام کەسایەتێکی خوێنەوە ڕۆشنبیر کەسایەتێکی بە ئاگا بێ ئەتوانێت ڕۆڵی هەبێ لە ڕۆڵی کارای هەبێت ناپەرخۆش مامۆستاگیان مامۆستا بەمەلای دکتۆر ڕۆژگار دکتۆر پێشبینیتان چییە بۆ ئەم خولەی پەرلەمان پێتان وایە ئەم خولە جیاوازە بێت و هەڵسەنگاندنی بەڕێستان وەکو سندیکای هونەرمەندانی سلێمانی پێتان وایە کار بۆ هونەرمەندانەکرێت و جیاواز لە کابینەکانی تر ئەم خولەی پەرلەمان هەر لە بانگەشەکەیەوە دیار بووە جیاوازە و ئەکرێت بڵین ئەدای کارکردنی پەرلەمانیش جیاوازە بێت هەڵبەتە من هیواخوازم و دەخوازم کە ئەو جیاوازیە هەبێت هەرچەندە ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە پرۆسەیەکی گژگیرە پرۆسەیە کە تاک بە تاک بە بێ جیاوازی دەتوانێت بەشدار بێت ئەگەر هەشتێ بینیە کە جگلەی یەکێ یاخود ئامانجێک خەونێگەوانی کە هەمانە دەکرێتەوە لە ڕێگەی ئەم دەنگدانەوە چکە ئەمە بەڕاستی دەرفەتێکی زۆر باشە بۆی کە تۆ ئەو لایەن و ئەو لیست و ئەو کەسایەتی و نوێنەری خۆ دەستنیشانکەیت بۆ ئەوی کە بتانی لەو ڕێگەوە و دەرفەتێک بۆ خۆ دروستکەی بتانی کە ئەو تێبینیان و داواکاریانێ لەو ڕێگەوە جێبەجێ بکرێت من هیوادارم کە هەموو چین و توێژەکان بەڕاستی مامۆسایان خوێندکاران هونەرمەندان کاسبکاران ناوبازار هەموو ئەو کەسانی کە بەڕاستی هەم بە تایبەتی لە ناو پارێزگای سلێمانی هەڵبەتە سەرجەم پارێزەکانی تریش بتوانن کە بەشدار بن چکە بەڕاستی بەشداری نەکردن و ئاکاکەەوە ڕێرەوە خۆی بێڵێتەوانێ بۆیە گەرمانوێ ئێمە ئەو گۆڕانکاریە دروستکەین ئەو جیاوازەیە دروستکەین بۆ بەشداریکردنا بێ من خۆشحاڵم بۆی کە پێم وایە کە ڕێژیشی باش بەشداریەکە هەروەک لە سەرەتاوە کە ئاماژەم پێکرد کە بەڕاستی زۆر هاان و ترجێعی بە تایبەت هونەرمەندانم یاوە کە بە تایبەت لە ناو پارێزگای سلێمانیا کە لەم پرۆزەیە لە پرۆسەیە بەشدار بن و هاوکار بن چکە هەمومان ئێمە داواکاریمان هەیە و تێوینیمان هەیە بەڵام ئەبێ پاڵپشت و هاوکابین بۆ ئەوی کە ئەو لیستە یاخود ئەو لایەنە یاخود ئەو نوێنەرانی کە ئاماژمانە یاخود بە باشی ئەزانین بۆ جێبەجێکردنی داواکارەکانی خۆمان هەر بەشداریکردن گرنگە یان دەنگ بە شێوەین گرنگە کام کاندیدە کارمان بۆکات کام لیستە کارمان بۆکات بەڵێ لە بانگەشایەوە دەرکەوتووە لە ڕاستیە ئەتوانم بڵم خۆی داواکارەکان لە توێژێکەوە بۆ توێژیشکا گۆڕێ هەریەک بە پێی بوار و پسپۆرەکانی خۆیان هەڵبەتە ئێمە هونەرمەندانی ئەتوانم بڵێن ئەو پسپۆریانی کە یاخود و بواری ئێمە کە ڕەنگە جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەمی تیاکراوە لە هەموو لایەنەکان و بە تایبەت ئەمە کە ئەتوانم بڵێم من بە حکومی بوارەکەی خۆم ئەو لەقەی خۆم ئەتوانم بڵێم کەم تەرخەمیشی زۆر بە تایبەتی بەرامبەر بە پارێزگای سلێمانی کراوە کە ئەو کەم تەرخەمی هەبووە لە حکومەتا بەداخەوە من هیوادارم کە ئەوە چارەسەر کرێەوە دڵنیاشم کە ڕێژێکی بەرچاو لە هونەرمەندان لەم پرۆسەیە بەشدار بێت هەرچەندە جۆرێک لە بانگەشەکان هەموو جارێک وا ئەکات کە ئەو بەڵێ نەزۆرانی کە هەموو لایەنەکان ئەیدا ڕەنگە جۆرێک لەسەر لە شێوان دروستکا لە نێوان ئەو خەڵکە یاخودم تەلەقی کە کاتێکە ئەچێت بەشدار بێ هیوادارم بیلەوە کاتەوە کاندید ئەو نوێنەر ئەو لیستەی کاڵە بژێرە ئەوانە هەڵبژێرە کە ئەو بەڵێنی کە یاو جێبەجێیە کاندیدی و باشی تایە بەدڵنیایی خەڵکی پسپۆری تایە بەڵێ بەدڵنیایی منەوە هەڵبژێرم کە جێبەجێ ئەکات و کە داواکانمانەگەێنێت زۆر باشە ئێمە هەمیشە سلێمانی خۆی بەشایی ڕۆشنبیری بەناوبانگە پایتەختی ڕۆشنبیری بەناوبانگە ئەبین ئەوەی کە هونەرمەندان لێرە زۆر ئازاترێکن هەمیشە کارە هونەریەکان ئەوەندەی کە لە سلێمانی هەیە و بەدی ئەکرێت لەوانەیە لە شارەکانی دیکە کەمتر بێت هەمیشە لەوەی کە ئێستا ئەبینین بە خۆشحاڵی و کە ئەچینە سینەماکان ئەوەی کە فیلمێکی کوردی بە خۆشحاڵی و کەسە شاشەکان ئێمە فیلمی کوردی ئەبینین کە جاری وایە دووسێ فیلم لە ڕۆژێکە هەمووی فیلمی کوردی بەیەکەوە نمایشەکرێت لە سینەماکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە یەکەم جار لە شاری سلێمانی ئەکرێ ئەتوانین بڵین هەڵبژاردننی ئەو قوارە سیاسی لەوەی کە زیاتر گرنگی با هونەر ئەدا زۆر گرنگترێکە لەوەی کە هەندێک قواری سیاسیمان هەیە لەوانەیە هونەر لە دوای هەموو باسەکانی دیکەوە بێت لای ئەکرێ بڵێن ئەمڕۆ پێویستە بە ویژدانانەوە ئێمە ئەو قوارە سیاسی هەڵبژێرینەوەی کە بزانین هەموو لایەنەکانی ژیانی بەگرنگ وەرگرتووە چ لایەنی سیاسی بێت چ لایەنی هونەری بێت چ لایەنی ڕۆشنبیرە چ لایەنی کلتوری بێ ئەدەبی بێ پەروەردەیی بێت هەمووی وەکو یەک سەیری کردو ڕەچاوی هەموویانەکات یەک جیاوازیش هەیە مەسەلا بەڕاستی ئەمەش ڕاستیکی حاشاڵ نەگر هەمیشە سلێمانی یا کەس دروست ناکە یا کە دروستی کرد لە هەموو کەکانە خەڵکی ئازا و بیۆر و بتوانە دروست دەکات جاچی هونەرمەندان بە یاخود چی بوارەکانی تر بێت
یعنی بە ڕەنگە من پێت بڵم ئەگەر تۆ لانی هونەرەکەی ئەمە گفتوگۆی لەسەر بکەین بڕوات بێت ئەو فترەی کە من خۆم لە لەقی سلێمانی سندیکا کارم کردو ئەو فترەی کە ئەو شەڕە نەخوازراوەی داعش کە ڕوویا و کە ئەو خراپی باری ئابووری و ئەتوانم بڵم هەموو توێژگەکانی کردو و هونەرمەندانیشی بێبەش نەکرد بەڵام بڕواتان بێت زۆرترین چالاشی کرا لە ناو سلێمانی و لە ناو هونەرمەندانە بە بەراورد بەو فترەی ئەو شەڕ نەخوازراوەشکە هەبوو هەمیشە ئەم شارە جوڵەیەکی زۆر تایبەتی هەیە جوانی جۆش و خرۆشێکی زۆری تیا هەیە پڕاستی ینی خەڵکێکی خۆنەویستی زۆری تیا چکە بنیایی ئەم شارەوە هەڵکەوتو من هەمیشە وتومە پارێزگای سلێمانی پەرلەمان نیکرد بە پایتەختی ڕۆشنبیری هەمیشە ئەم شارە خۆی پایتەختی ڕۆشنبیریە بەڕاستی خەڵکی دڵسۆز لەم شارەیە هەبووە خەڵکی خۆنەویست لەم شارەیە هەبووە چکە نابێ ئەوەش ئەنی لەبەر چاو نەگرین ینی ئەو خەڵکانێکی زۆری لەم شارەیە هەبوون و کە بەرپرسارەتیان هەبوو و خزمەتێکی باشیشان کردووە چکە خەڵکی چالاکیشمان هەبووە بەڵام بەداخەوەی تر ئەوە بووە کە وەک لەسەرتە ئاماژەیەکم بۆ کرجیاوازی هەبووە لە نێوان پارێزگاکانە ینی تاوەکو ێستا بۆ نوێتۆ لە هونەرمەندانە بودجێکی باشە نەبووە لەم شارەیە کاری لەسەر کرێت کورد و تەنیاڵەکانیش بێتتر خۆ وشکەکە ئێمە کارێکمان کرد کە وتمان نەشی سووتێونەکە بە دەستی خۆمان سوتا بەڕاستی بۆیە من هیوادارم کە لەم خولی داهاتووە وە گەشتبینیشم بەڕاستی بۆی کە ئینشاءالله سەرکەوتنیکی باش بێتە ئارا و کە بتوانرێت داواکانی و ئەوە تێبینیەکانی کە هەمانە جێبکرێ و جێبەجێ بکرێ و کاری لەسەر لەگەڵ هونەرمەندەکانان کە ئێستا کاندیدن بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان تا چەند هەماهەنگیتان هەیە لەوەی کە چوونە پەرلەمانەوە بوون بە نوێنەری خەڵک تاوان هەمیان لە پسپۆری جیاوازەکەی خۆیانە کار ئەکەن و لە کۆتاییە بەیەکەوە کار ئەکەن تا چەند هەوڵتان داوە هەماهەنگێکی زۆر باشتان هەبێ بۆ هەموو ئەو کارە هونەریانە بۆی ببرێتە پەرلەمانەوە بکرێت بە پرۆژە یاسایەک ئەوەی کە بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە بە تایبەت لە هونەرمەندانە من دڵنیام پسۆرەکانی تری جوان بەڵام لە هونەرمەندانە ئەو کاندیدانی ئێمە کە هەمانن ڕاستە مویان خەڵکی پسۆرن خەڵکی شارەزان خەڵکی بتوانن ئەزمون و جێگە و پێگەیکی باشیان هەیە بە تایبەت لە ناو پارێزگای سلێمانیە من دڵنیام کە خۆنەویستانە کارەکەن من دڵنیام کە خزمەت بە هەموو ژانرە هونەریە جیاوازەکانەکەن وەکو شان و شێوەکار و سینەما و میوزیک و ینی بێت جیاوازی من گەشتبینم بۆ هیوادارم کە هەموو ئەوانەی کە گویان لە دەنگمانە بەشدار بن تاوکو هەڵەنم تا کاژمێت 5 بۆ 6 کاتمان هەیە ئێوارە بەشدار من لەو دەرفەتەوە دەنگیان بدەنێ بۆی ئەو کاتە داواکاری و تێبینی و گلەکانی خۆمان بگەێنی بەڕاست بێت مامۆستا دکتۆر وەکو سندیکای هونەرمەندانی سلێمانی ئەڵێ من گەشتبینم بە ئەم خولەی پەرلەمان و بە ئەم پرۆسەی کە ئەمڕۆ جێبەجێکرێت لە هەرێمی کوردستانە بەڕێستان وەکو سندیکای هونەرمەندانی کوردستان تا چەند گەشتبینن بەم پرۆسەیە هونەرمەند ئەگەر گەشتبین نەبێ ینی هیچ ئەگەر گەشتبین نەبێ بە ژیان بۆستە هەر مرۆڤ ئەگەر گەشتبین نەبێ ینی کەواتە ژیانی وەستاوە ئێمە ئومێدەواری وە گەشتبین کە کابینەی داهاتووی هەم حکوومەت هەم پەرلەمانی داهاتوو لە خولی شەشە بتوانێت کاراتر بێت چالاکتر بێ باشتر کار بۆ سەرجەمکایەکانی کۆمەلگای کوردەواری بکە بەڕاستی ئەو کاندیدانی کاتژناوێ زۆر گرنگە ئەو هونەرمەندانی کە کاندیدن لە لیستە جیاوازەکانە بیریان نەچێتەوە کە هونەرمەندن لەوێ نەبنە پەرلەمانتار و پەرلەمانتاری حیزبەکانی خۆیان بیریان بێکەوان هونەرمەندن و زۆربەی هونەرمەندان کە دەنگیانە دەنێ لەسەر ئەساسی ئەوە دەگاندنە کەلوونەرایەتی چینێکی گرنگی هونەرمەندانیش لە کۆمەلگای کوردەواری بکەن لە پاڵ هەموو چین و توێژەکانی دیکە و بتوانن لە داڕشتنی یاساکانە ڕۆڵی گرنگیان هەبێ لە خزمەتکردنی چینەکەی خۆیان و سەرجەم چینەکانی دیاریکرا هونەرمەندی تایە ڕاگەیاندن کاری تایە دکتۆری لە لیستە جیاوازەکانە بەڵێ پسپۆڕی جیاوازی تایە هونەرمەندی جیاوازمان لە لیستە جیاوازەکانە هەیە من بەگشتی هیوادارم زۆرینەی هونەرمەندانی کە کاندیدن بچنە پەرلەمان بەڵام لەگەڵ ئەوە شاکە هیواخوازم بچنە پەرلەمان هیواخوازم کە چوونە پەرلەمان نەبنە ئەندامی حیزبەکانیان ببنە ئەندامی پەرلەمان و وەکو هونەرمەند خزمەتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بکەن و بە تایبەتی مامۆستا بۆ لە پێشترە ئەومان نەبینیوە چۆن بۆ ئەم جارە گەشتبینی بەوەی کە ئەو کارە ئەکرێت کاندیدەکان ئەو کارە ئەکەن بۆ هاوڵاتیان نابنە کاندیدی لیستەکەی خۆیان نابنە کاندیدی حیزبەکەیان بەڵکو ئەبنە کاندیدی خەڵک بۆ جاری پێشتر لە کابینەکانی پێشترە ئەمە نەکراوە وا گەشتبینی مەجارەکەم کاراکرێت لە دوای کابینەی یەکەم و دروستبوونی شەڕی ناوخۆ ئێمە بە چەند بارودۆخێکی سیاسی زۆر خراپ لە هەرێمی کوردستان تێپەڕیوین لە شەڕی داعش و کۆمەڵێک بارودۆخی سیاسی بەسەر کوردستانە دروست بووە کە پەرلەمانی کوردستان نەیتوانێت وەکو پێویست ئەرک و
ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە بەڕاستی ئەوەی کێمە لە خولی داهاتووی پەرلەمانە گەشتبینین کە بکرێ ئەوەیە کە لە دوای تەجروبەی ئەم هەموو ساڵی کاری پەرلەمانی لە دوای تەجروبەی ئەم هەموو ساڵی حیزبە سیاسیەکان لە دوای ئەو هەموو گۆڕانکاریانی کە لەسەر ساحەی سیاسی کوردستان دروست بووە ئەو ململانێت توندەی کە ئێستا لە نێوان لیستەکانی پەرلەمانە هەیە بۆ ئەوەی کە کورسی بەدەستبێنن ئەم ململانە و کێبڕکێ ئێمە بەلایەنە ئیجابەکەی وا ئەبینی کە زیاتر بتوانێت هەم خزمەتی خەڵک بکە هەم بتوانێت ڕنگدانەوەی هەبێت لەسەر گۆڕانکاری لە هەرێمی کوردستان. سەرپاشەیان بەردەوام ئەبین